عزیزان و خۆشەویستانی نارتی بانیتان باش من ئەمڕۆ لە نەخۆشخانەی سنگم لە بڕگەیەکی نێهۆشایی تەندروستیدا باس لە نەخۆشخەکانی سنگ دەکەین. ئەو نەخۆشیانە چین کە تووشی سنگە بن و هۆکار و فاکتەرەکان چین، چۆن خۆمان پارێزین. جا بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە ئێستا لەگەڵ دکتۆر دانا وێنستا گفتوگۆ دەکەین کە پسپۆرە لە نەخۆشخانەی سنگا و لەگەڵمانە بن. کاکتۆرم کاتت باش. سپاس. کاکتۆر ئەمێ لەوێ دەست پێ بکەم دیاریترین نەخۆشیەکانی سنگ چین؟ بەڵێ بەخێر بێن. سپاس. دیاریترین نەخۆشیەکانی سنگ کە لەم خستخانەی بینین نەخۆشی سی لە باریکە. بەڵێ. و هەموو نەخۆشیەکانی تری سنگە بینین لێرە بۆ چارەسەریان بۆ دۆزینەوە و هەندێکیان ئەدێنین بۆ لایەنی تر کە یارمەتیمان بدەن. بە ئام ئەو نەخۆشیانی کە لێرە ئەبینیەوە و ئێمە خەریکیانین سیدا و ڕەبووە و ئەو نەخۆشی لەشخانەکانی سنگە و ئەنواعی تری نەخۆشیەکانە لە مناڵش و لە گەورەشە. بەڵێ ئێستا لە گۆڕینی وەرزە بۆ نمونە کەش و هەوا باراناوی بێت و جاری وا هەیە بۆ نمونە ڕۆژێکی خۆشە بێت خاستان لەم وەرزایە بارانوش زۆرە دیارترین ئەو نەخۆشانە چین کە تووشی خەڵک و هاوڵاتیانە بن ئێستا لە مەزا خۆیان پارێزن. بەڵێ ئەو نەخۆشیانی کە ئێستا لەم جەوگۆڕینە تووشە بن زیاتری سەرمابوونیانە کە یەکسەر کارەکە لەسەر سیەکان و بێتە هۆی نەخۆشی هەوکردن و نەکۆکە و ناڕەحەتیان ئەوە زیاترینیانە لەم وەرزەدا بەتایبەتی. بەڵام لە هەمان کاتچە ژینگە پیسی ژینگە کارێکی زۆرە کاتە سەر سنگ چونکە سنگ بەستراوە بە ژینگەوە یەکسەری وەکو شوێنەکانی تری لەژ نییە وەنمونە دڵ یا گورچیلە زۆر بە ژینگەوە نەبەستراوە جگە لە پاکوتمیزی نەبێ بەڵام سیەکان لەبەرەوەی هاوەوەرگرتنە یەکسەر هەواکارچێتە سیەکانەوە بێتە هۆی کێشە بۆ نەخۆشەکان. مەرجە هەر هەوایەکی سارد بچێتە سیەکانەوە تووشی بێگومان هەموو هەوایە کە تۆ بچێ ژوورێکی دووکەڵاویەوە هەوای دووکەڵاویە چێتە سنگتەوە سارد بێ ساردچێ گەرم بێت گەرمەکات چێت بەڵێ مەرجە. بڵێ لە خاستان ئێستا لەم وەرزایە بەهارە ئەو کەسانی کە بەتەمەنن زیاتر تووشی ئەو نەخۆشیانە بن پێوتێ حەساسیەتی ڕەبووە ئەسما ڕەبووە. نەخۆشی ڕەبووە چییە؟ کورتەیەکمان بۆ باسکەیت چۆن خەڵک خۆیان پارێزن؟ بەڵێ ئەوە مۆزێکی درێژە بەڕاستی ڕەبووە بریتیە لە نەخۆشیە کە تەسکبوونەوەی بۆریەکانی هەناسەی سنگە بەهۆی حەساسیەتەوە ئەبێت حەساسیە بە بۆنی خراپ بە بۆنی باش جاری وا هەیە بە سەرما بە گەرما بە هیلاگوون بە زۆر شت ئەبێت ئەو کە وەختی هەناسەکەی توونە بێ هەناسەکەی تەسکە بێتەوە ئەو نەخۆشای هیلاگە بێت توانە هەناسدانی زۆر نابێت کەمە بێتەوە لەبەرەوە هیلاگە بێت چکە ئینسان بە ئۆکسجینەژی لەبەرەوە لە کاتێکە لە هەر شوێنێکابی هەواکەی پاک نەبێ کراوە نەبێ نەخۆشەکە یاخوب ساغەکەش تەنگە نەفەس دەبێت بەڵامەگەرێکی نەخۆش بێ بۆ نمونە ڕەبووی هەبێ کە ڕەبوو ئەنوا ئۆشکاڵی هەیە ئەو نەخۆشە کە ڕەبووی هەیە زیاتر تەنگە نەفەسە بێ و جاری وایە پێویستی بە چوونە بۆ خەستەخانە و ئۆکسیژینە و عیلاجکردنە بەڵام بەنسبە خەڵکانی ساغەوە کە نەخۆشی ڕەبوویان نییە کەمتر تەسیریان تێکات. بەڵێ ئەو کەسە دەست بەجێ چی بکە بۆ نمونە لە سەفرەیەک تووشە بێت دوور لە دەستی بۆ نمونە پزیشکە و لە دەرەوەی شارە تا گەیتە ناوەوەی شار چی بکە؟ ئایا ئەو شوێنەیە کە تێ جێ بێڵێت بۆ نمونە چی بکە؟ ئاو بخوا دەموچاوی بشۆرێ بۆ نمونە هەنێک شت هەیە یەکەم شتەوەیە ئەو کەسەی کە لە دەرەوەی شار بوو لە سەیرانێ بوو خۆی بە دوور بگرێت لە دووکەڵی گۆشتبرژان و دووکەڵی چەوری و خەڵوز و ئەم شتانە بۆ ئەوی زیاتر ژینگەکەی پیس نەبێ بۆ ناوسنگی و لە شوێنی زۆر ساردادا نەنیشێت چونکە زۆر جار بە سەرما ڕەبۆکە ئەو ڕوژێت و بێتە هۆی ئەوەی کە هەناسەی کوڕ بێت. پێویستە نەخۆشانی کە ڕەبوویان هەیە دایمە دەرمانەکانیان پێ بێ کاچن بۆ سەیران و بۆ دەرەوەی ماڵ دوورەکەون لە ماڵ بۆی خۆیان فریاخواانکەن چونکە لەو دەشتودەرە دکتۆری لێ نییە فریان کەوێ زۆر جار پێویستیان کە زۆر وەزەکە خراپ پێویستیان بە ئۆکسیجینیشە ئەبێ ئەوانش دەتوانن ئۆکسیجین هەڵگرن ئۆکسیجین سەفەری هەیە ئەیکە نەشانیان و ئەچن هەرچەند تۆزە کەمە لە وڵاتە بەڵام ئێستا دەسەکەوێت بە پێی جۆری نەخۆشیەکە بە پێی ئەو نەخۆشیە چەند بەهێزە ئەبێ تەسەڕوفکەن کە لە کاتی خۆیان کە ئێنە لای ئێمە ئێمە ئامۆژگاریانە اینە چی بکەن و چی نەکەن چونکە جیاوازە
بەپی سەبەکانیش ئەگۆڕێ. بڵێ ئەو نەخۆشانەی تووشی مناڵانە بن نەمۆرزایە مناڵان لە خوار تەمەەن 10 ساڵانەوە چینەوە نەخۆشیانەی کە تەوشی نەخۆشی سنگە من مەبەستم ئەوەیە. نەخۆشی سنگ هەندێک جار زکماکیە ئەوە بۆیە بەهۆی تەمەنی 10 ساڵە بۆیە کە بەهۆی هەموو سەبەبێکەوە کە کارەکات سەر ئەو مناڵە بەڵام ئەو نەخۆشیانی کە ئێستا توشە من مناڵان سەرمایانە بێ کە سەرما یەکسەر تەسیرە کاتە سنگ و بێتە هۆی دروستبوونی کۆکە و هەناسەتوونی و هەوکردنی سیەکان و تالیاهاتن ئەمانە. بڵێ ڕێنمایی چییە بە دایکان لەمۆرزەیە خاستن ئێستا بۆ دەشت و دەرەڕۆن و مناڵی بچووک و ساوایان پێ مناڵی زۆر بچووک حەقە نەبرێ بۆ دەشت باشترین شتە نەیبێ کە زۆر مناڵێ زۆر بچوو بێ کۆرپە بێ باقی تر ئەوەیە کە جلێکیان لەبەرکرێت و نەچنە شوێنی ساردەوە بۆ ماوەیەکی زۆر و لەناو دووکەڵان نەبن. بڵێ ئایا بۆ نمونە سەرما کاریگەری لەسەر هەموو نەخۆش و هەوکردنەکانە بێت لە سنگە؟ بەڵێ بێگومان سەرما فاکتەرێکی سەرەکیە؟ بەڵێ مقاومەی جسمی ئینساندا ئەوەزێنێت بەکتریاش لە دەور شتمانە زۆرە ئەبێتە هۆی هەوکردنی سیەکان. باشە ڕێنماییتان چیە بۆ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی لەسەر هەوکردنەکانی سنگ و خۆیان بپارێزن و پێویستیان بە نەخۆشخانەکان نەبێت؟ بەڵێ ئامۆژگاریمان بۆ خەڵکەوەیە کە لە خۆیانەوە دەرمان وەرنەگرن ئێستا خەڵک فێر بووە لە خۆیەوە ئەڵێ ئەمپیسیلینشم خواردووازە ئەمپیسیلین سحرە ئەوە باش نییە لە خۆیان دەرماوەگرن چونکە بە پێی ئەو نەخۆشیە بە پێی ئەو کێشانەی کە هەیەی ئەبێ دکتۆر بۆی بنووسێ و ڕێنمایی بکات و دەرمانی بنووسێ دەرمانی زۆر خواردنی لە خۆیەوە شتێکی باش نییە. بڵێ ینی خۆپاراستنەکەی چی بە وەکوشی خۆپاراستنیان نەخۆشیەک جیاوازە ئێمە ناتوانین شتێ بڵین بە گشتی هەمووی بگرێتەوە بۆ نمونە نەخۆشەکە سیلی هەیە خۆپاراستنەکەی جیاوازە ڕەبووی هەیە جیاوازە سیۆپیدیەکە ئەگەرێکی نمونەیەکمان بۆ بێنیتەوە لەسەرانە بۆ نەخۆشی بۆ سیل خۆپاراستن بریتە لە پاک و تەمیزی بریتە لە هەوای پاک وەرگرتن نزیک نەبوونەوە لە نەخۆشیەکە سیلی هەبێ و خۆشی ئەگەر سیری بوو نزیک نەبێتەوە لە ماڵ و مناڵەکەی ئەوە بەگشتی ڕێنمایەکانمانە بۆ نەخۆشێک کە سیری هەبێ یانێ سیر بگرێت لەیەکێک و کە لەگەڵ یاژی لە ماڵەکە بەڵێ وازێتەوە بە هەوا وازێتەوە بە قسەکردن وازێتەوە جاری وایە ئەگە بەقەی بە سافەکە بەقەی من و تۆ دوور بێ گواستێتەوە بە تەوقەکردن بە قسەکردن بە گۆرانی بە ماچکردن بە پژمین بە هەڵامەت هەمووی گوێسێتەوە. بڵێ بۆ ڕەبووە بەنسبەر ڕەبووە ئەبێ سەبی ڕەبووەکە بزانرێت چونکە زۆر کەس تووشی ڕەبووە بێ بە سەبەبی جیاواز بەڵام بە عام ئەبێ هەوای پاک وەرگێ بۆ ڕەبووە و ئەو شتانە نەخوات با بەکاری نێنێ بۆ نمونە زۆربەی خەڵک تووشی ڕەبووە بێ بەهۆی حساسیەتی بۆ بازێ مادە ئەو مادە پاکشکەرەوەکان ڕەبووەکەی خراپ بکات وە لەبەرەوە ئەبێ ئەو شتانە بەکارنێنێت بۆ لە شوێنی لاخراوە نەبێت بۆی ڕەبووەکەی بەهێز بێت و ژیانی لێ قورسکات. بەڵێ کاک تۆ تا چەند دروستە لە کوردەواری خۆمانە ئەو کەسانەی کە تووشی هەوکردنەکانی سنگە بن ئاوی لیمۆ لەگەڵ هەنگوی ناتێکەڵەکەن و ئەخورێت ئەوە تا چەندێک لیمۆ هەردووکی دوو مادەی باشن جسمی ئینسان بەهێز دەکا بە قووە دەکا بەڵام نابێت هۆی لابردنی ڕەبوو ینی سوودی ئەو تۆیە بێت بۆ ئەو کەسانێک کە بڕوان ناکەم سوودێکی ئەو توێ هەبێ بۆ نەخۆشیکی تایبەتی بەڵام بە عام دوو خواردنی بە سوودن بۆ گیانی ئینسان. زۆر سپاس بۆ دکتۆر دانانی نسگە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین. ئەزیزان و خۆشەویستانی NRT لە ماوەی ڕابردوودا باسمان لە هەوکردنەکانی سنگ کرد و چۆن خۆمان پارێزین هۆکار و فاکتەرەکان چین دەبنەوەی نەخۆشی سنگ. هیوادارم سوودتان لەم بەرگەیە وەرگرت بێ تا بەرگەی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەموو لایەکتان تەندروست بن.